دکتۆرم کاتە باش ئەگەر پێمان بڵێ ئەم کۆنفرانسە بۆچی گرنگ؟ بەڵێ بەنای خدای گەورە و میهرەبان ئەم کاتەی بەڕێستان و هەموو بینەرانیش باش بێت. بەڵێ دوای ئەوەی ئێمە لەسەر بانکشتێکی فەرمی ئەم کۆنفرانسە نێودەوڵەتیە کە بانکش کران و سێ زانکۆ لە هەرێمی کوردستان وەکو زانکۆی پۆلیتەکنیکی هەولێر و زانکۆی پۆلیتەکنیکی سلێمانی لەگەڵ زانکۆی زاخۆ کە لە جوێرچەوەی شاندێکدا ئێمە بەشدار بوون و سێ لەم 5 کەسەیە توانین بڵێن وەک قسەکەری سەرەکی بوون لەم کۆنفرانسە نێودەوڵەتیە. حقیقەت ئەم کۆنفرانسە نێودەوڵەتیە جیهانیە زۆر گرینگە لەبەر ئەوە تەرکیزێکی هەرە گرنگ دەخاتە سەر بە نێودەوڵەتیکردن و هەروەها بە پەروەردەیەکی نێودەوڵەتیکردن. لەبەر ئەوە لەم کۆنفرانسە زیاتر لە 8,000 بەشدار بوو کاربەدەستانی خوێندنی باڵا و هەروەها بڕیاربەدەستەکان و ئەکادمیان و توێژەران و زیاتر لە 100 وڵاتانی جیاواز تایدا بەشدارن. ئەمە جگە لەوەی کە زیاتر لە 520 قسەکەری سەرەکی هەبوو و دابەشی چەندین سێشن و دانیشتنەکان و وەک وەرکشۆپ و سمینار و هەموو ئەوانە بوونە بۆ زیاتر ئەوەی ئالوگۆڕی بیر و باوەڕەکان و بڵێ ئایدیاکان بکەنەوە و ئەو کێشە و گرفتانەی کە ڕۆبەڕووی خوێندنی باڵا دەبێتەوە لە سەرتاسەری جیهان گەنگەشەی بکرێت و چارەسەری پێویستی بۆ بدۆزێتەوە. ئەمە جگە لەوەی کە زیاتر لە 220 پۆستەر بە شێوەی پرزنتیشن کە تیایدا ئامادەکرا بوو زیاتر لە 600 نوێنەتی دام و دەستگا ئەکادمیەکانی خوێندنی باڵا بە شێوەی وەکو پیشانگایەک پیشاندرا بوون کە بۆ زیاتر دروستکردنی هەماهەنگی ئەکادمی و چۆنیەتی پەیوەندی دروستکردن کە ئامانجی سەرەکی ئەمە بووەمە چاڕێ ئەوەی کە خەڵکێکی لە فرەنەتەوە جیاوازەکان بۆ زیاتر ئاشنابوونی کەلتور و هەروەها چۆنیەتی هەماهەنگیکردن بۆ خاتری ئەوەی زیاتر ئەم بەرەو پێشچوونی هەماهەنگی و هەروەها بنیاتنانێکی ئاشتی کۆمەڵایەتی لە سەرتاسەری جیهانیشکە پێک بێنرێت کە ئەمە ئامادێکی سەرەکی بوو. باش ئێوە بابەتێکتان لەوێ پێشکەش کردووە لەسەر فرەچەشنی. بۆچی ئەم بابەتە بۆچی فرەچەشنی؟ بەڵێ حقیقات بابەتی فرەچەشنی پەروەردەی بابەتێکی هەنووکەی زۆر گرینگە هەرچەندە فرەچەشنی لە کوردستان پێکەوە ژیان هەر هەبووە و خۆشبەختانە لە هەرێمی کوردستان ئەو پێکەوە ژیانە ئەو هەموو نەتەوە و ئایدیا و بیرۆکەیە و خەڵکی جیاواز لە فرە ئاین و نەتەوە و کەلتور کە ئەمە ئەو پەڕیجەی بڵێ سەربڵندیە لە بۆ هەرێمی کوردستانەوە هەر شوێنێکیش بێت. ئێمە تەرکیزمان لەسەر فرەچەشنی بوو بە شێوەیەک چۆنیەتی جێبەجێکردن و کاریگەری لەسەر فێربووندا. جا بۆیە فرەچەشنی لە خوێندندا کە ئێمە باس دەکەین بەو واتایەکەوە ئێمە بتوانین دەرفەتی یەکسان لە خوێندن بۆ هەموو قوتابیەک بڕەخسێنرێت. بەو واتایی بۆ نمونە ئەگەر لە ناو پۆڵێکدا لە کەلتوری جیاواز لە ئاینی جیاواز ئەتوانین بڵێن یاخود قوتابیەک لە بارودۆخێکی دارایی خراپ بێت و ئەمە جگە لەوەی کە بڵێن یاخود بڵێن کەسێک بێت لە ڕووی تەندروستیەوە خاوەن پێداویستی تایبەتی بێت. لێرەیە کە ئێمە تەئکید لەسەر ئەم فرەچەشنیەکەینەوە کە دەرفەتی یەکسان لە خوێندنە بۆ هەمویان بڕەخسێت کە خۆشبەختانە ئەمە لە کوردستان هەبووە و ئەمە یەکێک بوو لە بابەتە هەرە گرنگەکان. ئەمە جگە لەوەی کە ئەم پێکەوە ژیانەکە لە هەبووە کە باسمان کرد ئێمە نەک تەنیا پێکەوە ژیان بەڵکو لە کوردستان ئەمە شتێک هەیە بە تایبەتی لە دەڤەری بارزنەگە بنمونە بینینەوە کە وەکو بایۆدایڤرسیتی پێکەوە ژیان تەنها لەگەڵ مرۆڤەکان نییە، پێکەوە ژیان لەگەڵ هەموو گوڵ و ڕەحتوبەر و بڵێ ئاژەڵەکانی تریش هەیە کە هەموو مافیان پارێزراوە. جا بۆیە کە ئێمە باس لە فرەچەشنی دەکەین لە پەروەردەدا کە بەڕاستی یەکێکیشە لەو خاڵە ستراتیجیانەی کە ئەمڕۆ لە دنیای دەرەوە گرنگێکی زۆر پێدەدرێت. حقیقەت ئەمە دەمەوێت یەک شت ئاماژەی پێ بکەم کە ئێمە بەخۆمان بینی وانە کە ئەمەش ڕاستی لە ڕوانگەی و دیدگای بەڕێز جەنابی سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان ڕێزا مەسعود بارزانی کە بەدی هاتووە چۆنیەتی سوتوەرگرتن لە تەکنەلۆجیا ئێستا بە نێودەوڵەتیکردنی زانکۆکان و دامەزراوە ئەکادمیەکان ئەمە جگە لەوەی کە سوودێکی وەردەگرین لە بواری تەکنەلۆجی سوتوەرگرتنە بەڵام بە نێودەوڵەتیکردنی زانکۆکانیشە.
ئەمە یەکە ئەمە دەتوانین بڵین ئەمە جۆرێکیشە لە فرەتچەشنی لە پەروەردەییدا ئەگەر قوتابیەک لە ڕابردوودا لە ئێستاشدا بۆ نمونە کە ناتوانێت بچیتە دەرەوە درێژە بە خوێندنی خۆ بدات ئێمە چۆن بتوانین ئەو پەیوەندی نێودەوڵەتیانە دروست بکەن لە ڕێگەی پلتفۆرمە دیجیتاڵیەتەکانەوە نێودەوڵەتی بوون بینە ناو ماڵی خۆمان و وڵاتی خۆمانەوە ستوەرگرتن ئێستا دنیا بەرەو ئەو بوارە هەنگاو دێنێتەوە بە شێوازی پەیوەندیکردن کە ئێمەش لە کوردستان هەوڵێکی زۆریشمان داوای لە چۆنیەتی بۆ نمونە بە نێودەوڵەتیکردنی دامازراوە ئەکادیمیەکانمان ئەمە یەکێک بۆ لە تەوار هەرە گرنگەکان لە بواری دایڤرسیتی و فرەتچەشنی و هەروەها بە نێودەوڵەتیکردنی زانکۆوەکان. بێگومان ژمارەیەکی زۆر لە خەڵکی پسپۆڕ و ئەکادیمی و وەزارەتەکانی خوێندنی باڵا و پەروەردە لەسەر ئاستی جیهان وەک ئاماژەمان پێکرد لەوێ بەشدارن. دکتۆر ئەگەر پێمان بڵیت هەرێمی کوردستان لە بواری پەروەردە و خوێندن لەکوێی ئەم پڕۆسەیە لەسەر ئاستی جیهان؟ بەڵێ حکوومەتی هەرێمی کوردستان بە شێوەیەکی گشتی و خوێندنی باڵا لە وڵاتی ئێمە ئەتوانم بڵێم لە زۆر بواردە لە ئاستێکی پێشکەوتوی دنیاشدا حقیقەتی یعنی ئێمە لە هیچ نەتەوە وڵاتێکی تر کەمتر نینە. ئێمە لەم ئەو ئەزمونێکی هەمان بۆ لەو چەند ڕۆژەی لێرە لەگە خەڵکی جیاجیا قسەمان کردووە و بیرۆڕامان هەبووە و دەنگمان هەبووە واتوانم بڵم ئەوان سوودیان لە بیرۆکەکانی ئێمەشی وەرگرتووە بە هەمان شێوە ئێمەش سوودمان لە بیرۆکەکانی ئەوان وەرگرتووە واتوانم بڵێم و ئاستی خوێندنی باڵاش لە هەرێمی کوردستان لە ئاستێکی باشدایە بەڵام ئێمە طموحمان وایە بتوانین دەرفەتی یەکسەن بە هەموو شوێنەکان بەڕەخسێنن و هەموو ناوەندە ئەکادیمیەکانی کوردستان گرێ بدرێتەوە بە چۆنیەتی وەرگرتن سوود وەرگرتن لە بە نێودەوڵەتی بوونیان بە نێودەوڵەتی بوونیش بە واتەیە ئێمە بتوانین سوود لە تەکنەلۆژیا وەرگرین و چۆن بتوانین پرۆگرامە ئەوەی بە ئینگلیزی پێی دەوترێت ڤیرچوەڵ ئەکسچێنج پرۆگرام ئێمە بتوانین هەماهەنگی دروست بکەین لەگەڵ دنیای دەرەوە ئەو کۆرس و ئەو بابەتەنێک کە دەخوێندرێت دەتوانێت بە هاوبەشی بخوێندرێت و بە شێوەی ئۆنلاین و زۆر هەروەها دەکرێت بۆ نمونە بە شێوەی ئالوگۆڕی قوتابی و ئالوگۆڕی مامۆستاش بێت کەواتە ئێمە ئەتوانین بڵێن لە ئاستێکی تاڕادەیەکی باشدانە بگرە لە هەندێک وڵاتیش باشترین لە بواری خوێندن و پێشکەوتنی زانستیشدا بەڵام حقیقت پێویستیمان بەوەشەیەک ئێمە بتوانین دائیمان لە ئەپدەیت تا بین و بە دائیمان چامان لەوێ بێ لە باشترینەکانیش بین. باشە باسی لە بابەتی بە نێودەوڵەتیکردنی پرۆسەی خوێندن کە بە تایبەتی زانکۆکان چه هەنگاوێک پێویستە لێرە لە هەرێمی کوردستانەوە ینی بەو ئەزمونەی ئێوە لەم چەند ڕۆژا وەرتانگرت لەو کۆنفرانسە چه هەنگاوێک گرنگە لێرەوە زانکۆکانی هەرێمی کوردستان بیگرنە بەر بۆ ئەم پرۆسەیە ئەگەر چی کۆمەڵی هەنگاو گیراوەتە بەر؟ بەڵێ ئەوە خۆشببختانە عنی حکوومەتی هەرێم و وارووا وەزارەتی خوێندنی باڵا بە شێوێکی گشتی لە زۆربەی زانکۆکان هەنگاوی باش نراوە حقیقت بەڵام دەکرێت هەنگاوی باشتریش بنرێت لەوەیکەوە بتوانین زیاتر هەماهەنگی دروست بکەین لەگەڵ زانکۆکانی دەرەوە و هەروەها ئەو بڵێ یاداشتی لێکتەگەیشتن بە شێوەیەکی کردداری کە بتوانین سوود وەربگرن ئەمەش حقیقت دەکرێت لە ڕێگای پەیوەندەکانی و هەروەها هەماهەنگی دروستکردن و چۆنیەتی سوود وەرگرتن لە ئەزمموی زانکۆکانی تر ئەمەش بە حقت دەکرێت مەسەەن چۆن بتوانین پەیوەندی بەم شێوە دروست بکەین لەگەڵ زانکۆکانی دەرەوە ئەم جۆرە کۆنفرانسانە حقیقت دەرفەتێکی زیێرن دەڕەخسێنێت باوەی خۆمان بە نێودەوڵاتی بگەن وەکو دامەزراوە ئەکادیمیەکان زۆر گرنگە لەم جۆرە کۆنفرانسانە سەرکردە ئەکادیمیەکان حتا توێژەرەکان و مامۆستاەکانی شتێدا بەشدار بن بۆ ئەوەی هەر یەکێ و لەلای خۆوە بتوانێت پەیوەندیەکی تەندروستی ئەکادیمی دروست بکات و بتوانێت سوود لە ئەزمموی خەڵکانی دەرەوە وەربکرێت کە ئەمەش لە ڕێگای ئەنجامدانی بۆ نمونە ڕاهێنانە کۆنفرانساتی زانستیە و هەروە وەرکشۆپە و چەندین کاریتری ئەکادیمیە کە ئەنجام دەدرێت لە هەمووی گرنگتر کە ئەمە ئەم ئاماژمان ئەوەیە کە لەم فرەتچەشنی ئاماژەشمان پێدا یەکێکترە شارەزابوونی کەلتورەکانە بۆ نمونە ئەگەر قوتابیەکی ئێمە توانی ئاشنایەتی کەلتورێکی نێودەوڵەت کەلتورێکی تر بێت کە
ئەتوانین بڵێن کەلتورێکی بیانی بێت یان هەر کەلتورێک بێت ئەمە دوجار کە لە کاتی دەرچوونی لە زانکۆدا هەڵیکاری بۆ باشتر دەرەخسێت لەبەر ئەوەی گفتوگۆی باشتر دەبێت ئەتوانێت تەعامل لەگە خەڵکی جیاواز بکات خەڵکی لە خەڵکێکی فرە کەلتور فرە ئاین ئەتوانێت چۆن لە مامەڵەیەکی تەندروستیان لەگە بکاتکە ئەمە زیاتر هەڵی کاریش دەڕەخسێن ئەمەیەکە ئەمە باز دەکەین فرە چەشنی لە پەروەردەدا پێویستە جێبەجێ بکرێت و هەروەها لە دنیای ئێستاشدا کە تەرکیزێکی زۆر دەسەرە فرە چەشنی کە تەنها بۆ نمونە لایەنێک ناگرێتەوە فرە چەشنی ئێستا ئێمە دەکرێت لە بواری پەروەردەدا لە ڕۆی اقتصادیشەوە سوود وەربگرێن بەم جۆرە پەیوەندی دروستکردن و هەروە گرێدانەوەی قوتابیەکانی خۆمان لەگەڵ هاوتاکانیان کە بە شێوەی فەرمی و بە شێوکە بە سوود وەرگرتن لە پلاتفۆرمەکانی تەکنەلۆژیا. دکتۆر تاڵب شێروانی پرۆفیسۆری یاریدەر و ڕاگری پەیمانگای تەکنیکی مەرگەسۆر زۆر سپاس بۆ بەڕێز.